بەناوی خوای گەورە میهرەبان بینەرانی خۆشەویست سڵاوتان لەبێت. ڕاستەوخۆ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی تەندروستی. بەرنامەی تەندروستی ئەم شەومان باز لە پرسێکی گرنگی ڕۆژ دەکەین، ئەویش بریتە لە دۆخی ڤایرۆسی کۆڕۆنا بەگشتی لە جیهان و هەرێمی کوردستان کە ئێمە زیاتر باز لە هەرێمی کوردستانەکەین، هەروەها بابەتی ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا چارەسەرکردنی کۆڕۆنا گەشتووەتە قۆناغێکی نوێ لە سەرجەم جیهاندا و بە نمونەش لە کوردستان کە ئەویش قۆناغی ڤاکسینەیشنە، قۆناغی وەرگرتنی کوتانە دژی ئەم ڤایرۆسەی کە جیهان و مرۆڤایەتی بەخۆیەوە سەرقاڵ کردووە. هەمومان دەزانین کە ماوەی چەند مانگیە کە بەداخەوە دووبارە ڤایرۆسی کۆڕۆنا نەخۆشی کۆڤید-19 زیادی کردوێتەوە، تەشەنەی کردوێتەوە و سترێنی نوێ یان با بڵێن کۆڕۆنای گۆڕاو پەیدا بۆ لە وڵاتان و گەشتوەتە هەرێمی کوردستانیش کە تا ڕادەیەک جیاوازە لەگەڵ سترێنە کۆنەکانی کۆڕۆنا کە زیاتر باز لەوە دەکرێت ڕەنگە بڵاوبوونەوەی خێراتر بێ، هەروەها بەداخەوە تا ڕادەیەک لە گەنجیشدا زیاتر داغڵبوون زیاترە و ڕەنگە قوربانی زیاتر بێت. لە ئێستادا لە بەرنامی ئەم شەو باز لەوە دەکەین بۆچی ژماری کۆڕۆنا دووبارە زیادی کردەوە لە جیهان بۆ لە کوردستان بۆ و ئایا لە ئێستادا کوردستان لە چ قۆناغێکدایە، تا چەندە مەترسی ئەوە هەیە وەکو ساڵی پێشوو نەخۆشخانەکان ئەو نەخۆشخانانی کە تایبەت کراون بە کۆڕۆنا دووبارە پڕ ببێتەوە، ڕێگان نەمێنێ بۆ داغڵکردنی ئەو کەیسانەی کە لە ڕووی زانستیەوە ئەو نەخۆشانی کە کۆڕۆنایان هەیە و لە ڕووی زانستیەوە پێویستیان بە داغڵبوون هەیە. لەم بەرنامەیەدا باسێک لە ڤاکسینەیشنەکەین لە کوردستان کە لە ئێستادا وردە وردە ڤاکسین پێکوتە دژی نەخۆشی کۆڤید-19 دژی ڤایرۆسی سارس-کۆڤ-2 کۆڕۆنا دەگاتە هەرێمی کوردستان و کوتان دەستی پێ کردووە لەو چینانەی کە زیاتر پێویستیانە کە چینی پزیشکان و کارمەندانن، پاشان ڕەنگە ماوەیەکی دیکە هەرچەندە ئێستاش دەستی پێ کردووە کەسی بەتەمەن و ئەوانی نەخۆشی درێژخایانیان هێتا دەکاتەوە قۆناغی کە زۆرینەی هاوڵاتیان ئینشاءڵڵا بەم زوانە کوتان وەربگرین. بەڵام ئەوەی گرنگە لە ئێستادا ئەمە بۆتە باس و خواسێکی گرنگ لە ناو هاوڵاتیانداوە بەشێکی زۆر لە میدیاکانیش باسی دەکەن. ئێمە دەمانەوێت ئەم شەو باز لە ڤاکسینەکان بکەین، بزانین ئەو ڤاکسینانی کە ئێستا هەندشی کۆڕۆنا چین ئایا ڤاکسینەکان سەلامەتن یاخودنا، کامیان باشە کامیان خراپە، تێبینی پزیشکانی پسپۆرت لەسەر ڤاکسینەکان، ئایا من وەک هاوڵاتی ڤاکسین وەربگرم یاخودنا، لێی بترسم یاخودنا. قسە زۆر دەکرێت بەتایبەتی بەداخەوە هەندێک میدیای نابەرپرس، هەندێک ڕۆژنامەنووسی نابەرپرس بەبێ زانیاری بەبێ بنچینەی زانستی زانیاری زۆر بڵاو دەکەنەوە لەسەر ڤاکسینەکان لەسەر کوتانەکانی کۆڕۆنا کە ڕەنگە هەر نەزانن کوتان چیە و چۆن دروست دەبێت. ئێمە ئەم شەو بە میوانداری پزیشکێکی پسپۆڕی هەناوی بەڕێز دکتۆر زانا جەمالەدین دزەیی کە پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکانە لە هەولێرەوە، هەروەها لە نەخۆشخانەی لالاڤ تایبەت بە چاودێری چڕی هەناسەدان لەوێ کار دەکات. باسێک لەم بابەتانە دەکەین بزانین ئایا چی ڕاستە و چی ڕاست نییە. ئێستا دەچینە لای میوانەکەمان بەڕێز دکتۆر زانا جەمالەدین. کاک دکتۆر سڵاوت لەبێ، سواز بۆ ئامادەبوونت. سلااو لە ئێوەش دکتۆر هاوکار، زۆر سپاس بۆ میوانداریتان، سلااو لە بینێرانی کەناڵی ئاسمانی پێم. زۆر سپاس دکتۆر زانا. پێش ئەوەی بڕۆینە سەر باسی ڤاکسینەیشن ئەمەوێت باسێک لەوە بکەین بزانین ئایا دۆخی کۆڕۆنا هەمومان دەزانین مەودایەک هەبوو لە دوای شەپۆلی یەکەم کە تا ڕادەیەک مەترسی کەم بوویەوە، تەنانەت لە کوردستانیش ڕێگاکانی خۆپارێزی بە تەواوی گەشتە قۆناغێک کە لە بیری خەڵک چوویەوە و ژمارەکان زۆر کەم بوویەوە، زۆرینەی نەخۆشخانەکانی تایبەت بە کۆڕۆنا وەک دەڵێ نزیک بوویەوە لە سفر، تەنانەت بەشێکی زۆری پزیشکانیش ماسکیان فڕێدا بوو بەکاریانێت. بەڵام دوای ئەمە وردە وردە ژمارە زیادی کردەوە، ئێستا وای لێ هاتووە مەترسیەکە زیادی کردووە لە زۆرینەی شارەکانی کوردستان داغڵبوون زۆر بووە. ئەم ژمارە زیادکردنە بۆچی ئەگەڕێتەوە، بۆچی هەندێک کات نامێنێ و دووبارە سەر هەڵەداتەوە؟ بەڵێ زۆر سپاس. طبعا تەبیعەتی ڤایرۆسەکە هەروایە، ینی ئەمە یەکەم جار نییە شە دەبینین لە چەند ڤایرۆسی تریش کۆڕۆنایەکانی تریش ئەوە دیتراوە لە ڤایرۆسی سارس-کۆڤ-2 یان ئەو زۆرە نوێی ڤایرۆسی کۆڕۆنا لە ساڵی پاریش دوسێ شەپۆلیوان بین لە وڵاتەکان بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئەمریکای باشوور هەتا لە ئەفریقیا و لە ڕۆژهەڵاتی ئاسیا.
لە کوردستانی شتەکە طبیعی ینی خۆی طبیعەتی ڤایرۆسەکە وایە بە شەپۆڵ دێ هەندێک زار دەگاتە پیک یان زۆر بە خیرایی بەرز دەبێتەوە کەسێکی زۆر توژەکە و بەداخەوە کەسێکی زۆر دەکاتە قوربانی دوای ئەوە خۆی طبیعەتی وایە نزمە بێتەوە بەڵام ئایا بۆ دەگاتە ئەو پیکە یان بۆ ئەو بەرزایە داوام خاڵی سەرەکی پابەند نەبوونی هاوڵاتیان یان پابەند نەبوونی هاونیشتمانیانە بە ڕێکارە خۆپارێزیەکان بە تایبەتی ئەو ڕێکارە خۆپارێزیانی کە بریتین لە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی بەستنی ماسک و ئیتر پابەندبوون بە پاک و خاوێنی ئەمە یەک لە خاڵە سەرەکیەکاندا دێت خاڵی دووەمی طبعاً گۆڕانی جیناتی ڤایرۆسەکەی یانەوەی کە لە زمانە پزیشکەکە پێ دەڵێن میوتیشن طبعاً ئەو جۆرە نوێی کە لە سەرەتای مانگی سێ لە کوردستان لە وەزارەتی تەندروستی ئاماژەی پێکردووی ئەعلانی کرد ئەو جۆرە گۆڕاوەی کە جۆرە گۆڕاوەکەی بەریتانیا ئەم جۆرە گۆڕاوەش یعنی هۆکارێکی تری بەرزبوونەوەی ژمارە توشبووانە چونکە شتێکی زۆر ئاسایی و دەشێ ئەو ڤایرۆسەکە لە کەسێک پێشتر کە توش بوو بێت جۆرە کۆنەکە لەو جۆرە نوێشیان توش بێتەوە یان پێشتر ئەوانەیە کە توش نەبوونە ئەم جۆرە نوێ زیاتر تووشیان بکات ئەم جۆرە نوێش خۆی کە باس لە جۆرە بەریتانیەکە دەکەم تەبان لێرە زیاتر معدیە ینی زیاتر گوێزەرەوەیە جیاواز لە جۆرەکەی پێشووتر جۆرەکە پێشتر ئەگەر لە کەسێک لە شوێنێک کۆبانەوە بڵین کۆمەڵە کەسێک لەوانەیە کەسێک بۆ دوو کەسی توش کرد بە بەڵام ئەوە لێرە ژمارەکەی زیاترە زیاتر بڵاو دەبێتەوە لە ناو گەنجانی زیاترە طبعاً بە طبیعەتی حاڵیش گەنج زیاتر لە دەرەوەی و زیاتر تێکەڵە و زیاتر لە کۆبوونەوە و لە شوێنە داخراوەکانە طبعاً ئەمە شۆکارێشتری زیاتر بڵاوبوونەوەی ئەم جۆرە نوێی ڤایرۆسەکەی لە هەرێمی کوردستان زۆر باشە دکتۆر زانا جەنابەت زیاتر لە هەولێر ئەزمونت لەگەڵ بینین و چارەسەرکردنی نەخۆشانی کۆڕۆنادا هەیە بە ئەزمموی جەنابەت کە ئێستا مامەڵە لەگەڵ نەخۆشانی کۆڕۆنا دەکەی ئێستا دۆخی کوردستان کە هەولێر هەمومان دەزانین پایتەختی کوردستانە و نمونەیەکی باشە لە کوردستان دۆخی ڤایرۆسەکە گەشتووەتە ئەوەی کە مەترسیەکی گەورە بێ ئێمە بتوانین بڵێن مەترسیە و خۆپارێزی و تا ڕادەیەک هەندێک ڕێکاری توندکردنەوەی هاتوچۆ و قەدەغی هاتوچۆ و کەڕەنتین و ئەمانە پێویست بکە و ئایا ئەمێ ئەو بپرسم دۆخەکە لە هەولێر بە نمونە گەشتووەتە ئاستێک کە نزیک ببینەوە لەوەی هاوڵاتیان جێگەیان نەمێنێ لە نەخۆشخانەکان بۆ داخڵبوون پرسیارێکی زۆر جوانە تەبان دەمێ لێرە بۆ دڕوند بکەمەوە یەکەمیان وەزاکە لە مەترسیدایە بەڵام لە لووتکەی مەترسی نییە نەخۆشخانەکان لە لێواری پڕبوونن بەڵام ناتوانن بڵێمە تەواوی پڕبوونە بەڵام لە لێواری پڕبوونن پڕبوونی نەخۆشخانەکان و نەمانی شوێنی چاودێری چڕ و قاوشەکانی نەخۆش داخلکردن مانای ئەوەیە ئیتر نەخۆش ناتوانێت نەخۆش داخل بکەین نەخۆش بە ناچاری لە ماڵەوە دەمێنێتەوە تەمان مانەوەی نەخۆشەکان بە تایبەتی ئەوانەیە کە نەخۆشەکەیان بە توندی بە قورسی گرتووە چارەکردن لە ماڵەوە زۆر جار هەیە کێشە دروست دەکات تەمانەوە دەبێتە هۆی دەرمانی سیستەمی تەندروستی لە وڵاتە دەبێت دەرمانی سیستەمی تەندروستیش ناچار طبعا ڕێکارێتە دەگیرێتە بێت لەوانە کە کەرەنتینی سەرتاسەریە طبعا ئەوەی کە من دەیبینم لە دوو هەفتەی ڕابردوو بە شێوەیەکی گشتی بە تایبەتی لە هەفتەی ڕابردوو ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندان ژمارەی توشبووان بەداخەوە مردنیش ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات طبعا ئێمە ئێستا پێ دەڵێم لە مەترسی داین بەڵام نەگەیشتونەتە لووتکە بەرزەکەی مەترسی بەڵام ئەگەر وا بڕوات بەو زۆری من دەیبین و بۆ ڕێکارە خۆپارێزیانێک کە ئێستا هاوڵاتیان بەداخەوە بۆ زۆرە تەطبیقی دەکەن دوور نییە لە دوو هەفتەی داهاتوودا حاڵەتەکە زۆر لەوەی ئێستا خراپتر بێت کە هیوادارم ئەوە نەبینی زۆر باشە دکتۆر زانا لە ئێستاە ڕێکار یاخود با بڵێن پلانی چارەسەری بۆ ئەم نەخۆشیە لە هەرێمی کوردستان و بە نمونە لە هەولێر چۆنە ئایا گۆڕانکاری بەسەر هاتووە لە بەرەوەی کە ستێنێکی نوێی بەریتانی بۆ نمونە ئێمە دەزانین زیاتر تەشەنەی کردووە یاخود هەمان ڕێکارەکانی جارانە بۆ مەسەلەی داغڵبکردنی نەخۆش چارەسەرکردنی نەخۆش بە شێوەی ئاوت پەیشند یاخود داغڵبوون ئایا هەر هەمان گایدلانە زانستیەکانە یاخود گۆڕانکاری تێدا کراوە چ لە ڕێکاری داغڵکردن و چارەسەرکردن لە دەرەوە بۆ نەخۆش یاخود چ لە ڕووی بەکارهێنانی دەرمان و ڕێکارە زانستیەکانی چارەسەر بڵێ دەمێ بۆ دڕوند بکەمەوە طبعاً ئەم جۆرە گۆڕاوەی ڤایرەسی سارس-کۆڤید 2 هەر کۆڤید-19کەیە ینی هەمان نیشانەکانی هەمان نیشانی نەخۆشەکەی پێشووترە ڕێگاکانی گواستنەوەی لە کەسێکەوە بۆ کەسێکتر هەمان ڕێگای گواستنەوەیە ماکەکانی هەمان ماکن بەڵام ئەوەی کە باسم کرد لە پرسیارەکەی پێشووتر شێوازی گواستنەوەکەی تۆزە خێراترە زیاتر کەسەکان توش دەکاتە بەنسبەت پرسیارەکەت لە چۆنێتی گۆڕانی چارەسەرەکان نەخێر شتێکی وان نەگۆڕاوە لە چارەسەرەکان لە ڕێکارە خۆپارێزیەکان نەفسی ڕێکاری خۆپارێزین چارەسەریەکان نەفسی چارەسەرن دەشێت لە وڵاتانی تر هەندێکشت گۆڕابن کە تا ئێستا هەندێک دەرمان هەیە ڕێکخراوەکانی دەرمانی ئەوروپایان ئەمریکا ڕێگایان پێداوە کە بۆ نەخۆشانی
کۆڕۆنا بەکارمێت تایبەتی ئەوانەیە کە نەخۆشەکە بە سوچیان مامناوانی دەگرن بەشێک لەو دەرمانە بەداخەوە لە کوردستان بەردەست نییە بەڵام دەرمانەکانی پێشووتر وەکو باسم کرد کە لە جۆرە کۆنەکە بەکارمان دێنە هەمان ئەو دەرمانان دەتوانن لە جۆرە نوێی کەش بەکار بێت لە ڕووی چارەسەر و دەرمان و پرۆتۆکۆڵی چارەسەری بەگشتی لە هەرێمی کوردستان سوپاس بخوا قەیرانێکی وامان نییە زۆربەی چارەسەرەکان بەردەستە. زۆر باشە دکتۆر زانا ئەمێ پرسیارێک لێ بکەم واقعانە جەنابەت کە ئێستا نەخۆش ئەبینیت و چارەسەریەکەی ئایا نەخۆشمان هەیە کە لە تەمەنێکی گەنجدا بێت خوار 40 ساڵ ڕەنگە ئێستا هەندێک هاوڵاتی کە جەنابەت باز لە داغڵکردنی نەخۆشەکەی و باز لەوە دەکەی نەخۆشخانەکان لە لێواری پڕبووندان وا بیر بکاتەوە کۆمەڵە پیرروپەکەوتن لەگەڵ ڕێزم ئەو وشەیە لە کوردیدا بۆ کەسی بە تەمەن بوو لە زانستی پزیشکیدا ئۆڵد ئەیج و ئەمانە بەکاردێ ئەوانە پیان وایە کەس کۆمەڵە کەسی پیرن یا پەکەوتن یاخود کۆمەڵی نەخۆشی درێژخایانیان هەیە ئایا بەڕاستی نەخۆشەکان تەنها پیرن و ئەوانن کە گیرۆدەی کۆمەڵی نەخۆشی درێژخایان چەندین ساڵەیە نەخۆشی گەنجیشمان هەیە کە بە قورسی گرتبێتی و پێویستی بە ئەدمیشن هەبوو بێ لە ڕووی زانستیەوە دەستەکان خۆشی بۆ ئەم پرسیارە بەڕاستی پرسیارێکی زۆر لە جێیە بەداخەوەی سەباسی دەکەم لەوانەیە معلومەیەکی تۆزێک ناخۆش و تەچناچی بۆ هاوڵاتیان منوک خۆمەکو پزیشکی هەناوی و لە نزیکەوە لە سەنگەری پێشەوەی دژە کۆڕۆنا لە نەخۆشخانەکانی تایبەت و کۆڤید 19 داوام کردووە ئەوەی ئێستا من دەیبینم بەداخەوە ژمارەی زۆر لە گەنجەکانمان کە تەمەنیان لە نێوان 20 بۆ 35 ساڵدایە ژمارەی بەرچاوم بینیەوە لە 3 هەفتەی ڕابردوو کە نەخۆشەکان زۆر بەتوندی گرتووان دێکیان پێویستە مەداخل بوونش بۆ لە نەخۆشخانەکان 5 تا 6 نەخۆشیشمان داخل کردو لە چاودێری چر نەخۆشی وامان هەبوو من بینیمە 3 ڕۆژ پێ ئێستا تەمەنی 21 ساڵ بووە 25 ساڵ هەبوو 28 ساڵ هەبوو 31 ساڵ بەداخەوە نەخۆشەکە زۆر بەتوندی گرتووە ئەم کەسانە هیچ نەخۆشییان نەبووە تکایە حەزەکەم هاونیشتمانیان ئەمە باش بزانن ئەم نەخۆشانە گەنجی زۆر تەندروست بوون بێ ئەوەی هیچ نەخۆشییان هەبێ هیچ دەرمانێکیان بەکارنێناوە بەداخەوە لە ئەنجامی پابەند نەبوون و گاڵتەکردن بە نەخۆشیەکەمە لە زاری ئەوانەوە باسی دەکەم نەخۆشیەکەیان زۆر بەتوندی قورسی گرتووە بەشێکی زۆری سیەکانیان تووشی هەوکردن بووە لە ژێر ئۆکسیژین ئێستا لە ماڵەوەیان لە نەخۆشخانەکان داخل کراوە ئەم جۆرە نوێی گۆڕاوی کە گۆڕاوی بەریتانیەکە کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە دەمەوێت پێتان بڵێم بەداخەوە ڕاستیکە باسی دەکەم تا هەتا لە ئەمریکاش ئەمڕۆ ئاژانسەکانی هەواڵی تەندروستی سەر بە وڵاتە سەر بە ئەوانی ئەوروپا ئەمە دووپات دەکەنەوە کە ئەم جۆرە نوێیە ئەم ڤاریەنتە نوێی کۆڕۆنا ڤایرەس لە گەنجان زۆر بەتونتر کاریگەری نێرێنەتەکانی دەردەکەوێت و ئەوەی پێشتر زۆر باشە دکتۆر زانا منیش ویستم هەمان پرسیار بکەم واتە ئەوەی کە ئێستا دەیبینیت ژمارێکی زۆر گەنج وەک خۆت باست کرد بەبێ ئەوەی نەخۆشی دیکەیان هەبێ داغڵکراون ئایا ئەمەد لە سترینە پێشووترەکە لە کۆڤید 19 کۆنەکەیان دەبینی یاخود بەم ڕێژەیە دەتبینی یاخود نا نەخێر بە هیچ جۆرێک بۆ ڕێژەیە نەبوو بەڵێ بینی بوومان نەخۆشە بوو گەنج بوو بەڵام نەخۆشی درێژخایانی هەبوو نەخۆشیەکی هەبوو یان حالەتێک دیاریکراوی تەندروستی هەبوو کە توش هەبوو بەڵام زۆر بە کەمی کەنجێکی تەندروستم بینی بەیاگە نەخۆشەکە بە قورسی گرت بە قورسی ئەڵێم یعنی ئەوە کاتێک کە نەخۆشەکە پێویستی بۆ ئۆکسیژین دەبێ یان بەشێکی زۆر لە سیەکانی دادەپۆشێ بە هەوکردنی ڤایرەسی بەڵام ئەوەی ئێستا دەبینم بەڵێ زۆر زیاترە ناتوان بەراوردی بکەین لەگەڵەوەی پێشتر ژمارەی زۆری گەنج نەخۆشەکە بە قورسی دەگرن طبعا وەکو باسم کرد هۆکاری سەرکی ئەم قورسی گرتنی گەنجەکەش لەوەیە کە پابەند نییە زیاتر لە دەرەوە شوێنە داخراوەکانە ماسک نابەستێ زۆر جار هەیە بەداخەوە گاڵتە بە نەخۆشەکە دەکات یان دەڵێ کۆڕۆنا هیچ نییە و هەمە بێتە خۆی ئافات بۆ خۆی هەم بۆ کەسوکاری بەداخەوە زۆر باشە دکتۆر زانا ئەمە بە شێوەیەکی گشتی ڕەوشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو لە کوردستان بزانین دۆخەکە چۆنەوە ئەو نەخۆشانی داغڵ کراون ئایا هەمویان پیرن یاخود گەنج کە بەداخەوە وەک باست کە ڕەنگە کۆمەڵێکی زۆری تێدا بێ گەنج بن و هیچ نەخۆشێکیان نەبێت کە ئێستا لە ژێر مەترسیدا بن بەڵام ئەمەوێ بپرسم ئەم نەخۆشە گەنجانی کە ئێستا بەم شێوەیەن مەرج نییە هەر تەمەنی زۆر گەنج بۆ منە 30 ساڵ 40 ساڵ و سەروتر ئەگەر چاکیش ببنەوە ئەگونجێت کۆمپلیکیشنێک یاخود با بڵێن ئاسەوارێک لەسەر ئەم نەخۆشانە جێبهێڵێک کە بۆ دواتری ژیانیان زیانی هەبێ زۆر هاوڵاتی ئەم پرسیارە ئەکات ببوورە خۆ یەکە لە سەرچەکانی ئەم نەخۆشانەی کە بە توندی نەخۆشەکە دەگرێن ئەوەیە کە ئێمە مستەلاحێک هەیە لە زمانی پزیشکی کە تازە دانراوە بۆ نەخۆشی کۆڤید 19 کە پێ دەڵێن کۆنیشانەی دوای نەخۆشی کۆڤید 19
ینی کەسەکە ئەوانێک بە تایبەتی ئەوانێک کە بە توندی نەخۆشەکە دەگرن ینی ئەوانێک کە لە زمانە گشتکە پێ دەڵێن قۆناغی سێم و چوارەم یا قۆناغی سڤیر ئەن کریتیکەل لە ڕۆی زمانە پزیشکەوە دوای ئەوە زۆربەی زۆریان تووشی حاڵاتێک دەبن کە پێ دەڵێن کۆنیشانەکانی دوای کۆڤید-19 نەخۆشەکە بەجددی نەخۆشم هەبوو من هاتووە تۆلام بۆم لە کلینیک یانە نەخۆشخانە بینیمە گوتی دکتۆر ئەو حاڵاتی ئێستا دەبینم زۆر لە حاڵەتە کۆڤیدەکەم ناخۆشترە ینی هەستکردنی بە مادووبوونێکی بەردەوام بە تەنگە نەفەسی سەرئێژەیەکی بەردەوام تێکچوونی میمۆری تێکچوونی طبعا دەرونی بەشێکی زۆریان تووشی قەلەقی نەفسی و نەخۆشی خەمۆچی بێهێزی بەردەوام عراقکردنەوەشی زۆر ینی ئەمانە حاڵاتێکن بەڵێ ئەو ماکانە ماچی درێژخایانن طبعا ئەو ماکانەش دوو نەوعیان هەیە بەشێکیان 3 هەفتەی یەکەم تاو ئەبێ و نامێنێ دوای نەخۆشەکە بەتایبەتی لەو کەسانێک بە سوچی گرتویانە بەڵام بەشە ناخۆشەکەی ئەوەیە کە پێ دەڵێن کرۆنیک کۆڤید ینی ئەوەی کە دەبێتە درێژخایان کۆڕۆنایەکە لە یوکە ئەنەما ئەم ڤایرۆسە بەردەوام لە ناندۆشی دەزولێتەوە یان بەردەوام لە ناو خوێنیا هەیە وەکو بە زمانە گشتەکە باسی بکەین حاڵەتێکی زۆر ناخۆشە خەڵکانێکی زۆر بنەوێت دەناڵێن من چەندین نەخۆشم هەیە لەوانە گەنجی شانتیدا لە 40 ساڵی لە 30 ساڵی بەڵام زۆربەی لە پیرەکانە طبعا ئێستا لە ئەوروپا هەوڵ دەدرێت هەتا لە ئەمریکاش کلینیک تایبەت بۆ نەخۆشانە دروست بکرێت چکە بەڕاستی نیشانەکانیان زۆر بێزارکردن وەکەوەی باسم کە هەندێک نەخۆشە بووە گوتوێتی دکتۆر من ئەو نیشانانێک کە ئێستا دوای چاک بنوم لە کۆڕۆنا هەما بەڕاستی زۆر لەوە ناخۆشەکە کۆڤیدەکەم گرت بوو. زۆر باشە دکتۆر زانا دەگەڕێم وڵات خۆشەویستان ئێستا بە کورتی باسێک لەو ڤاکسینانە دەکەین کە لە ئێستاە ئەو ڤاکسینانی کە بەناوبانگن و گرنگی پێدەدرێت لە جیهانداوە بەکاردێ بە شێوەیەکی زۆر ئەگەر هاوکارانم بیخەنە سەر شاشەکە هەرچەندە بەداخەوە لێرەدا هەموو ڤاکسینەکان دەرنەچووە بەڵام بە شێوەیەکی گشتی و ڤاکسینانی کە ئێستا بەکاردێن لەبەر ئەوەی دۆخی کۆڕۆنا گەشتوتە ئێستا لە جیهاندا گەشتونەتە قۆناغی کوتان دژی کۆڕۆنا ڤاکسینەیشن کە تاکە ڕێگایە بەڕاستی لە بەردەم مرۆڤایەتیدا بۆ زاڵبوون بەسەر ئەم پەتانەگریسەدا بریتە لە کوتان کە نزیکەی ساڵێکە یا زیاترە هەموو کۆمپانیەکانی دەرمان و تاقیگە زانستیەکان لە هەوڵدان بۆ ئەوەی بە بەحسی زۆر بۆ ڕێکارە زانستیانەی کە بۆ دۆزینەوەی ڤاکسین پێویستە هەوڵیان داوە تا چەند ڤاکسینێکی باش بەرەم هاتووە ئەوانی بە شێوەیەکی گشتی یەکێک لەوانە ڤاکسینی زانکۆی ئۆکسفۆردە کە ئەمە پێی دەوترێ بەریتانی سویدی کە ئەسترازێنیکایە یەکێکی دیکەیان مۆدێرنای ئەمریکیە ڤاکسینێکی دیکە فایزەر بایۆنتیک ئەمە پێی دەوتری ئەمریکی ئەڵمانی هەروەها ڤاکسینی ڕووسی هەرچەندە لە وێنەکەدا دەرنەکەوتووە ئەگینا دوو ڤاکسینی سینۆڤاک و سینۆفارمی چاینیشمان هەیە ڤاکسینی جانسنمان هەیە بە هەمان شێوە نزیکەیە توانین بڵین 10 ڤاکسین هەن کە لە ئێستا تا بە شێوەیەکی گشتگیر کاریگەری باشیان هەیە و سەلامەتن و بەکاردێن دژی کۆڕۆنا کە زۆرینەیان بە 2 دۆز وەردەگیرێ واتە پێویست دەکا و کەسێک کە جارێ لە خۆی ئەدا دوای چەند بەپێی ڤاکسینەکە دۆزی دووهەم دوای چەند هەفتەیەک وەربگرێتەوە پاشان دەڵێ دوای 2 هەفتە دوای دوایین دۆز دوای دووهەم دۆز ئەتوانین سەلامەت بی و زۆرینەیان بەهێزی یاخود کاریگەری ڤاکسینەکە بۆ ئەوەی بتپارێزێ لە کۆڕۆنا لە نزیکی 90 یا 95 وەک لە وێنەکەدا دیارە ڤاکسینی ئەسترازێنیکا کە ئەڵێ 62 بۆ 90 مۆدرنا لە 95 فایزەر بە هەمان شێوە 95 ڤاکسینە ڕووسیەکە گامالیا لە 92 یاخود ڤاکسینەکانی دیکە وەگوتم بەداخەوە لە وێنەکەدا دەرنەچووە ڤاکسینە چاینەکانن زۆرینەیان ئەتوانین بڵێن کاریگەریان لە سەروی 60ەوەیە کە ئەمەش کەم نییە پێم خۆش بوو بە شێوەیەکی گشتی لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر زانا دزەیی کە پزیشکی سپۆڕی بوارەکەیە پزیشکی هەناویەوە خۆی پزیشکێکی چالاک و بازمونە بەڕاستی هەر لە سەرەتای هاتنی کۆڕۆناوە لەگەڵ بابەتی کۆڕۆنا باسێک لە ڤاکسینەکان بکەین چونکە ئێستا بۆتە باز لە کوردستان و بەداخەوە هەندێک قسەی لەبارەوە بڵاو بۆتەوە کە هەندێکی ڕاستن هەندێکی ناڕاست یاخود ئەوەشی کە ڕاستە بە شێوەیەکی ناڕوون بڵاو بۆتەوە ئەمەوێ لەگەڵ پزیشکەکە قسە بکەم بەدەر لەوەی کە خۆی لێرە پزیشکە ئاگاداری سەرجەم ڕێنمایە زانستی جیهانیەکان و ستاندەردە جیهانیەکانە لە وڵاتانی دیکەوە کەویش میوانەکەمە دکتۆر زانا دێمە لای جەنابەت ئەمێ ئەوە بە تۆ بڵێم ئێمە ئێستا لە قۆناغی ڤاکسینیشنان دژی کۆڕۆنا ئەمە جەنابیشت بە تاکە ڕێگای ئەبینی بۆ زاڵبوون بەسەرم پەتایەدا لە سەرەتای نەخۆشیەکە و بڵاوبوونەوەی نەخۆشیە درمیەکانی ڤایرۆسێکە کە لەوە قسەیەمان کرد تا ئێستا جوبارەی دەکەینەوە
ڕێکاری سەرەکی خۆپارێزی و کۆنتترۆلکردنی ئەم ڤایرۆسە نەگریسە بریتە لە پابندون بە ڕێکارە خۆپارێزیەکان و ئێستا زائیدن ئەوەی کە هەیە پێ دەڵێن ڤاکسینیشن یان کوتان وەرگرتنی ڤاکسینی دیژە کۆڕۆنا. طبعاً دەستخۆش بۆ ئەم ڤیددیو پێشەکەی کە لەسەر ڤاکسینەکان باست کرد منەمەوێت دووشت باس بکەم لەسەر شتی یەکەم ئایا ڤاکسین چییە؟ ڤاکسین خۆی ڕێگایەکی ناڕاستە و خۆی ڕێکارێکە بۆ ئەوەی کە کۆنتترۆلی نەخۆشیێکی درمی تایبەت بکرێت زاو نەخۆش درمیان بە تایبەتی لە ڤایرۆسی بن یان بەکتریای هەن زۆریشتری ئەوانەی کە مایکرۆئۆرگانیزمەکان کە پێیان دەڵێن کەواتە ئەم ڕێگای ئێستا نیە ڕێگایەکی کۆنە و چەندین ساڵە بەکاردێ ئێمە پێشتر بینیمانە کە کوتان و ڤاکسینیشن دژی چەند نەخۆشیێکی کوشندە بە تایبەتی ئەوانەی کە لە مێژوورە باز دەکرێت وەکو ڤاکسینی ئەنفلۆنزا ڤاکسینی دژە ئاوڵە یان سمۆڵ پۆکس کە لە ئەنجامی نەبوونی ئەم ڤاکسینانە دەرەنجامی نەخۆشیەکان تا ئێستاش بەردەوام دەبوون کوشتنی زیاتر سەدا ملیۆن کەس لە سەراسەری جیهان. دەبانەوە ڤاکسینەی کە ئێستا هەیە ئێمە باسی دەکەین بۆ خەڵک ڕوونی دەکەینەوە دەڵێن ڤاکسین ڕێگایەکی ناڕاستە و خۆی دروستکردنی بەرگری بە کۆمەڵە واتە ئێمە مانای ئەوە نەکە تو ڤاکسین دەکرد تاوە ئیتر دەستمان لە مشتێک هەڵەگرن نەخێر بەڵام ڤاکسین ئێستا بە ڕزگارکەری مرۆڤایەتی دادەندرێت لەسەر تاسەری جیهان دژی ڤایرۆسی کۆڕۆنا. ئەمە قسەی من نییە ئەمە قسەی یەک و دوو پزیشک نییە ئەمە قسەی زانایانی ڤایرۆسزانی و بەرگریزانی لەسەر تاسەری جیهان کە ڕۆژانە لەم 16 مانگەی ڕابردوو شەو ڕۆژیان خسووتە سەریەک بۆ ئەوی بگەنەوەی کە ڤاکسینێک دروست بکەن و بۆ ئەوی مرۆڤایەتی لە ڤایرۆسە نەگریسە ڕزگار بکەن. زۆر باشە دکتۆر زانا ئەوەی کە هەیە ئەمێ بە کورتی باسێک لەو ڤاکسینانە بکەی کە لە ئێستادا لە جیهاندا بڵاوە و ژمارەیەکی زۆری لێ بەرهەمەهێنرێت لە کۆمپانیا بەناوبانگەکانەوە و ئەگونجێ گەیشتۆتە کوردستان یاخود لە داهاتووە دەگاتە کوردستان و پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانی کوردەوە هەیە ئەم ڤاکسینانە جەناب تێبینیت چیە لە سەریان ئەگەر بە کورتی باسییان بکەیت؟ تێبینی تایبەتیم لە سەیز ڤاکسینێک نییە وەکو من پزیشکێکی پسپۆری هەناویم لەوانەیە شمولی من نەکات ڤاکسینزانی بەڵام وەکو معلوماتێکی ئامەتوان بۆ هاوڵاتیانی شی بکەمەوە لێرە هەموو ڤاکسینەکان باشن هەموو ڤاکسینەکان پێرفێکتن وەکو لە زمانە ئینگلیزیەکە دەڵێ هەمویان دەرەجەیەکن هەمویان دەشێ بەکاربێن هەمویان سەلیمن تکا دەکەم ئەو خاڵە زۆر ینی ترکیزی لەسەر بکرێت چ ڤاکسینە ئەمریکەکە بێ فایزەر و ئەوەی ئەڵمانیەکە بایۆنتێک چ فایزەرە چ ئەسترازێنیکا بریتانیەکە بێت چ ساینۆفارمی چینی بێت یان ئەوانی تر هەمویان ڤایرۆسی دەرەجەیەکن هەمویان بە شێوەیەکی گشتی ڤاکسینیشن دوو مەبەستی هەیە مەبەستی یەکەم ئەوەیە کە بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە تا چەندە دەتوانێت ئیفێکتی هەبێ یان کاریگەری هەبێ بۆ کۆنتترۆلی نەخۆشیەکە هەمووشیان ئەم کاریگەریانی هەیە چکە پێ ستانداردە جیهانیەکان لەسەر ڤاکسینیشن هەر کاتێک هەر ڤاکسینێک بتوانێت 150 نەخۆشیەکە کۆنتترۆل بکە ئیتر ڤاکسینێکی کاریگەرە. دووەم مەبەست لە ڤاکسینیشن بریتە لە ئەوەی کە پێی دەڵێن دروستکردنی ئەو بەرگریەیە کە ئێمە باسمان کرد و زایدەن سەلیمی تا چەندە سەلیمە تا چەندە ماکە نێگەتیڤەکان لەم ڤاکسینە هەیە. ئەوەی کە باز دەکرێت کە ئێستا لە کوردستانە هەیە دوو جۆر ڤاکسین تا ئێستا گەیشتووە لەوانەیە لە ئینشاءڵڵا لە هەفتەی داهاتوو ڤاکسینە ئەمریکیەکە ژیان فایزەریش بگات لەگەڵ ڤاکسینە چینیەکە بەشیشتری دەگات ئەوەی کە بۆتە جێگای مشتومڕ و گومان دروستکردن لای هاوڵاتیان و ترسێکی زۆری لای خەڵکی دروست کردووە و ڤاکسینە بەریتانیەکە یان ئەسترازێنیکا ئەوەی کە یەک لە زانکۆی هەرە بناوبانگەکان و معتەرەفەکانی بواری پزیشکی لە جیهان دروستکراوە کە زانکۆی ئۆکسفۆردە. طبعا من ئەمێ داتایەک باز بکەم طبعا زۆر سەیرە ینی هەر ئەمڕۆ لە جیهانە نزیکەی 384,000 کەس تووشی ڤایرۆسی کۆڤید 19 بووە زیاتر لە 8,000 کەس گیانی لەدەستداوە بە داتای گشتی ئەگەر باسی 535 میلیۆن کەس ساتە سەری جیهان تووشی نەخۆشیەکە بووە و ڕێژەمە نزیک بۆ تۆ لە 3 میلیۆن کەس بەڵام زیاتر لە 640 میلیۆن کەس ڤاکسینی کۆڤید 19 وەگرتووە تا ئێستا ڕێژەی مردنەکەی لە پەنجەی دەستی پەڕی نەکردووە یعنی ئەوەی تا ئێستا هەیە کە ئەوەی کە ئەسترازێنیکا باز دەکرێت ئەمڕۆ ئاژانسی دەرمانی ئەوروپی بڵاوی کردەوە کە لە 79 کەس تەنیا 9 یان 10 کەس بەهۆی ڤاکسینەکە ڕناژزان بۆی ڤاکسینەکە هۆکارێکە سەرچەکەی نازان ئایا ڤاکسینەکەی یان نە ئایا ئەمە دەتوانین بەراوردی بکەین ینی نزیکەی دەکات لە 2 میلیۆن کەسێک بۆ کەسێک و نیو ینی بەهۆی ڤاکسینە بمرێت بەڵام 1 میلیۆن توش بوو بە کۆڤید 130 دەمرێت و هاتە نزیکە 30,000 کەس لەوانەیە بمرێت ینی ژمارەکان بەراورد ناکرێن ینی ئەو کاریگەریە ئیجابیانەی کە لە ڤاکسینەکە هەیە بەڕاستی ناتوانین بەراوردی بکەیت لەسەر نەخۆشی کۆڤید 19. زۆر باشە دکتۆر زانا
زیاتر و بابەتی کە باست کرد ئەمە زۆر بڵاو ئێستا بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە هەندێ میدیایشەوە بەداخەوە کە باز لە واتە ینی بەداخەوە ماڵم کاتێک شتێکی باش دێ بۆ نمونە ڤاکسینە پێش ئەوەی بڵێن ڤاکسین چییە؟ ڤاکسین لە ساڵانی پێشووتردا مرۆڤایەتی چەندێک ڕزگار کردووە لە چەندین نەخۆشی کوشندە نمونە بهێننەوە هەر لە پۆلیۆوە لە چەندین نەخۆشی دیکەوە کە ڕەنگە زۆر بن ئەمانە لە بریەوەی باز بکرێ ڕاستەخۆ دەوترێ ئەم ڤاکسینە خوێنت ئەمەیەنێ من لەبەر ئەوەی بەرنامەکە پێشکەشەکەم ناچارم هەندێ قسەد وەکو خۆی بۆ نەقڵ بکەم دەوترێ ئەم ڤاکسینە بە تایبەتی ئەسترازێنیکا کە لە کوردستان هەیە سەرەتا دەوترا خوێن دەمەێنێت و وەری نەگرن خراپە ڕەنگە ببێتە هۆی جەڵدە ڕەنگە لە ناوت ببات لە کاتێکدا خەڵک بیر لەوە ناکاتەوە ئەمە ئەگەر ئەم مزعفاتیشی بە ڕێژەیەکی زۆر کەم هەبێت لە ملیۆنا یەک بەهۆی ئەوەوە هەیەی کە ئەمە کۆڕۆنایەکی لاوازکراوە یاخود ناچالاکراوە بێ خودی کۆڕۆناکە بە زیندوی چیت لێ بکات ئەگەر تۆ بەراوردی بکەی بۆ نمونە ئەگەر تۆ لە کۆڕۆنایەکی لاوازکراو یا مردوو بترسی لە ملیۆنیەکە یەک چانست هەبێ بەهۆی ئەم کۆڕۆنا لاوازکراوەوە ئەگونجێ خوێنت تووشی خوێنمەین ببێت وە گرفتت بۆ دروستکایە بێ کۆڕۆنایەکی زیندوو کە تووشت ببێت چۆنە ینی سیرەکە لەوەدای دکتۆرزانە ڕەنگە هەندێک هاوڵاتی بەداخەوە ڕەنگە بەهۆی کەمی ڕۆشنبیری تەندروستیمانەوە بێ لە خودی کۆڕۆناکە ناترسن بەڵام لەو ڤاکسینەی دەترسن کە وەک جەنابەت ئاماژەت پێدا لە چەندین ملیۆنا یەک قوربانی هەبووە ئەویش لە ڕووی زانستیەوە نەسەلمێنراوە کە بەهۆی ڤاکسینەکەەوە بووە بەڵام ئەوەندە دەزانرێت چەندین ملیۆن کەس وەریان گرتووە چەند کەسێکی کەم تووشی گرفتبوون لە کاتێکدا بەپێی زۆرینەی سەرچاوە زانستیەکان لە 100 کەس 2 بۆ 4 کەس دەبنە قوربانی بە خودی کۆڕۆنا قسە چیە لەم بارەیەوە؟ خۆی سەرەتامەی بنم هاوڵاتی مافی خۆیەتی پرسیار بکات چکە ئەو معنی نییە بە مۆزوعەکە لەو بابەتەکە نازانێ تاوان تۆش زەنابیشت زۆربەی وەڵامی زۆربەی ئەو گومانانە داوە تاوان ئەوی باسی ئەسترازێنیکا دەکرێت ینی ئەو خوێنمەینەی کە ڕوویداوە لەو ژمارە کەمەی نەخۆشەکان باش ئێستا لە وڵاتی بەریتانیا زیاتر لە 36 میلیۆن کەس ئەم ڤاکسینەوە گرتووە لە نێویان 72 کەس تووشی ئەم خوێنمەینە بوو بە پێی ئەوەی داتیانێکە بە ئێمە گەیشتووە لەناو 72 کەسش تەنیان 9 کەسێک یان 10 کەسێک گیانە دەستداوە بەداخەوە وەکو باس کرد تەبان تا ئێستا نەسەلمێنراوە هۆکارەکەی ڤاکسینەکە بێت یەک لە تیۆریەکان کە باس کرد لەوانە دەشێ ئەو ڤایرۆسی کۆڤید 19 کە خۆی لە ڤاکسین ئەسترازێنیکا ئینەکتیڤ کراوە یان بڵێن یان هەر ڤاکسینێک تیۆریە ڕەت کراوەتەوە ئێستا ینی گومان لەوە نییە کە ئەم ڤایرۆسە ئینەکتیڤە بە هیچ جۆرێک تووشی ماکە جانبیەکان یان سلبیەکانی نەخۆشیەکە ناکات یعنی ئەبێ ئەمە شەرحی تر و طبعاً ئەکسپلێنیشن تری بۆ بکرێت بۆ مۆزوعەکە بەڵام تا ئێستاوەی کە هەیە وەکو داتایەکەن کە باسم کرد ینی ناتوانانی تۆ بێ مقارنەی ئەو هەموو گیانە دەستدان و هیلاکت بوون بەهۆی کۆڤیدەوە لەگەڵ ساید ئیفێکت یان ماکە نەخوازراوەکانی ڤاکسینەکە ببیت زۆر باشە دکتۆرزانە قسەیەکی دیکە زۆر باوە ئێستا هەندێ میدیا وەکو خۆی نقلیەکەنی گوازنەوە کە ڕەنگە لە نەقلکردنەکەی لە تەرجەمەکەی ئەگەر لەبەرەوەی کەسانێکی پزیشکی سەرپەرشتی ناکەن و بە جوانی ڕوونی ناکەنەوە کە ئێمەش مەبەستی بەرنامەکەمان بەڕاستی لەم قسانە ئەوەیە کە ڕاستی و ناڕاستی بۆ هاوڵاتیان ڕوون بکەینەوە تا بزانن ئایا لە ڕووی زانستیەوە بابەتانە چۆنە مەترسی تا چەندە سەلامەتی چۆنە ئێمەش مەبەستمان لە بەرنامەکەمان هەر ئەوەیە بەڵام قسەیەک زۆر بڵاوە ئێستا دەوترێ هەندێ وڵات ڤاکسینی ئەسترازێنیکایان ڕاگرتووە کە بە تایبەتی گەنجان نابێ بیکەن واتە قسەکە بەم شێوە دەزانم بەو جۆرە نییە بەڵام قسەکە بەم شێوەیە دەگات و کاتێک ئەمە وەردەگیرێت و یەکێکی دیکە بۆ نمونە لە سوۆشیال میدیا پیجێک بڵاوی دەکاتەوە کاتێک تەرجەمەیە کاتەوە بە شێوەیەکی دیکە تاوەکو ئەگا بە قسەی کۆتایی وا بڵاو بۆتەوە دەوترێ ڤاکسینی ئەسترازێنیکا و ڤاکسینەی کە ئێستا لە کوردستان بەکاردێت هەندێ وڵاتی پێشکەوتوو ڕەتیان کردوێتەوە بەکاری ناهێنن لەبەر ناسەلامەتی ئەمە هەواڵە تا چەندە دروستە؟ خۆی کێشەکە لە دروستی و نادروستی هەواڵەکە نییە هەموو وڵاتێک بە تایبەتی وڵاتە پێشکەوتوانە و وڵاتانەی جیانی پێشەوە تەبانەوانە هەوڵاتیانی خۆیان خۆشە بیت و ئەزانن نرخی تەندروستی هاوڵاتی چۆنە بۆ من ئەو هەواڵی کە لە بەریتانیا بڵاو بووێ کە نەخۆشە دەشێ ئەو کەسانەی بە تایبەتی ئەوانەی کە مێینێن و لە 30 ساڵ کەمترن نەخۆشیەکە لە کاتی وەرگرتنی ڤاکسینەکە تووشی ئەم خوێنمەینە بن
بەڵام داتایکی سەریع بوو تەبان ئەم هەواڵ لە سوشیال میدیا لە هەموو وڵاتان هەریەکە ئەم هەواڵانەی کە کۆنترا ئەمە پیانەڵێن هەواڵی لابەلا بەداخەوە ینی ئەمە لە وڵاتانی شەر هەیە تەمان ئەو هەواڵە ناخۆشانە زوو دەگات و زوو باز دەکرێت تەمان ئێستا ئەوەی کە باز دەکرێت لە وڵاتانی ئەوروپی نەخێر زۆربەی وڵاتەکان دەستیان پێکردەوە زۆربەی ڕێکخراوە تەندروستیەکان و ڕێکخراوەکانی دەرمانی سەر بە نەتەوەی گرتوەکان و سەر بە ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئاژانسی دەرمانی ئەوروپی ئەمە دوو ڕۆژە باسی ئەم بابەتە دەکەن و کە ڤاکسینی ئەسترازێنیکا نەخێت لە وڵاتەکان دەست بە دابەشکردن دەکرێتەوە بەڵام وەکو ملاحەزەیەک باسی ئەویان کردووە لەوانەیە چاوپێخشانەوەیەک بە پێدانی ڤاکسینەکە بکرێت لەو کەسانێک کە تەمەنیان لە 30 ساڵ کەمترە ئەمە شتێکی ئاساییە بۆ هەموو شتێک تەبیعیە تەبان ڤاکسینەکە تا ئێستا تەمەنی لە 4 مانگی تێپەر نەکردووە یعنی دەکرێت شتێکی وا هەبێ دیسان چاوپێخشانەوەیەک لە بەکارهێنان و چۆنێتی بەکارهێنان ویان لە دۆزەکەی لە جورعەکەی شوێنی بەکارهێنانەکەی لەو کەسانە کێوەری بگرێت کێوەری نەگرێت باشترە مەشتێش تەبیعیە تەبعاً ساید ئیفێکتی زۆربەی دەرمانەکانە یعنی منە شتێک تخواڕۆکەوە بە هەوڵاتیان بەڵێ بەسیترین دەرمان کە ئێمە ڕۆژانە چۆن ئەڵێ وەکو سەرەزاد دەیخۆین بیرتە لە حەبی پاراستۆڵ ئێستا شتێک باسکەم لەوانێ زۆربەی خەڵکی بلای سێر بێ پاراستۆڵ ئەم حەبەکە حەبێکی زۆر باو زۆر سەلیمە لە سەراسەری جیهان بە هۆکاری سەرەکی لە کارکەوتنی جگەر دادەندرێت لە سەرتاسەری جیهان یعنی ساڵانە نزیکە 1.2 بۆ 1.5 میلیۆن کەس بەهۆی بەخگارێنانی پاراستۆلەوە هەراوی ئەبن و دەبێتەوە گیانە دەستدانیە باش ئێمە باسی ڤاکسینیش بۆ ڤاکسین ژەم شتە تۆ باسی بکە بزانین ڤاکسین چیت بۆ دەکا و چی لێ دەستێنی من دەڵێم لە 640 میلیۆن کەس تا ئێستا 79 کەس تووشی ئەماکە نەخوازراوی ڤاکسینەکە بووە لە مەشیان ژمارەیەکی زۆر کەمیان گیانە دەستداوە کە ئەویشان گومان هەیە هۆکارەکەی ڤاکسینەکە بێ لە ئەمان کاتدا بۆت باز دەکەم دەڵێم کاکە تا ئێستا 135 میلیۆن کەس لە جیهانە تووشی کۆڤید بووە نزیکەی 3 میلیۆن کەسی کوشتووە ڕۆژانە 8000 بۆ 2000 کەس دەکوژێ یعنی تو بێ بڵێ نامە من تووشی کۆڤید بم باشتە بەڵام ڤاکسینەکەەوە ناگرم چکە ژەهرە و نازانم چیدایە ینی بەڕاستی ئەمە پێویستی بە وشاکردنەوەی زیاتری کۆمەلگا هەیە من وەکو پزیشک لێرە بە هاوڵاتیان دەڵێم من وەک خۆم خۆشحاڵ و خۆشبەختم تەبعاً هەردوو جورعی ڤاکسینی سینۆفارمی چینیەکەم وەگرتووە کە سوکاریشم و زۆربەی هاوپیشەکانم و برادرانم لە پزیشکان وەری دەگرین و ڤاکسینەکان هەر هەمویان سەلیمن هەر هەمویان کاریگەرن هیچ جیاوازیەکی نییە بەڵام ئێمەش چاوەڕێی هەواڵی کۆتایی لەسەر ڤاکسینی ئەسترازێنیکا دەکەین بۆ کەسانێک کە تەمەنیان لە 30 ساڵ کەمترە بەڵام ئەمڕۆ هەواڵێکی نوێشم تازە پێشەوەی لە بەنامەکە بەرجام خوێندەوە کە دەڵێ ئاژانسی دەرمانی ئەوروپی لە چەند سەعاتێکی داهاتوو ئەوە بەیان دەکات کە ئەسترازێنیکا دەتواندرێت بۆ ئەو کەسانەش بەکاندرێت کە تەمەنیان لە 30 ساڵ کەمترە و هیچ کێشەیەکی نییە و تا بڵێ دەرمانێکی سەیفە ئەوەی کە شوڕشیداوە شێشی تەبیعیە لە هەموو دەرمانەکان و لە زانستی دەرمان و لە زۆربەی دەرمانەکان کە ئێمە پێشترش زانیمانەوە دەشی زانین هەر ئەوەیە لێکەوتی سلبی هەر دەبێت کەسەبە بە حەبێک مەعیدەی تووشی برین بووە کەسەبە بە خواردنی لێدانی دەرزیەک کلێکانی وەستاوە یان ئەمانە شتی زۆر تەبیعین لە زانستی پزیشکی و زانستی دەرمانزانی کە لێکەوتەی سلبی بەشێکە لە پێکاتی دەرمانەکە لە کاریگەری دەرمانەکە لە زمانی پزیشکی وتەیەکی زۆر بەناوبانگ هەیە دەڵێ دەرمانێک لێکەوتی جانبی نەبی کەواتە لێکەوتی ئیزافیشی نییە طبعا لێرە من حەز دەکەم خەڵک بزانن کە تو ڤاکسین وەردەگریت بزانە تەسیراتی ئەم ڤاکسینە پۆزیتیڤیتی لایەنە پۆزیتیڤی و ئەرێنیەکانی ئەم ڤاکسینە چییە یەکەمیانەوەی کە خۆش لە ڤیدیۆکە باس کرد و من لێرە دووبارە دەکەمەوە ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکە بە شێوەی سووک یان مامناوەندی هەموو ڤاکسینەکان لە 160 بەسەرەوە هەیەیان دەگاتە 95 ئەوەی کە باس کرد لە مۆدێرنا و لە فایزەر بەڵام ڕێژەی توشبوون بە توندی و داخلبوون لە نەخۆشخانەکان و یەکەکانی چڕ لە هەموو ڤاکسینەکان چ ئەوەی سینیەکە بێت چ ئەوەی بەریتانیەکە بێت چ ئەوەی ئەمریکیەکان یان ئەوەی ڕووسی بێت 100% واتە کەسێک ئەگەر جورعی تەواوی ڤاکسینەکە بە شێوەیەکی زانستیانە و ئەو ڕێکارانە وەربگرێت کە کۆمپانیاکە بۆی داناوە ئەوە تۆ 100% نەخۆشیەکە بە قورسی ناگریت و لە نەخۆشخانە و لە ڕێکانی چاودەری چر داخل نابیت خۆی لە خۆیدا ئەمە هەردەستکەوتێکی زۆر گەورەیە دژی ڤایرەسی کۆرۆنا یعنی ئێستا ئێمە کێشەمان لەگە کۆڤید 19 چیە ئێمە هەمومان دەزانین 185 نەخۆشەکان سادە مامنەوەندی زۆر بەشیان پێویستیان بە چارەسەر نییە لە ماڵەوە بۆ دەڕۆژ خۆجیاکە و ئیسلاحاتێکی تەواو بکەوە هەندێک دەرمانی بۆ تاو بۆ ژان بەکاربێنەوە تەواو خۆ نەخۆشەکە خۆی ئەوڕۆپاش دەڕۆژ بەڵام ئێمە کێشەمان لەگەڵ ئەو کەسانەیە کە بە توندی دەیگرن یعنی لێرە کێشەکە ئەوەیە نەخۆشخانەکان پڕ دەبن ئێمە ئەڵێن کاکە بۆ ئەوەی ئەم توندبوونە نەمێنی بۆ ئەوەی سیستەمی تەندروستی تووشی داڕمان نەبێ بۆ ئەوەی چیتر کەسانی خۆشەویستانمان ئەوان دەوروبەرمان لە نەخۆشەکان لە پەکەوتەکان لە بەتەمەنەکان لەدەست نەدەین لەگەڵ ئەوەش ئەوە ئێستا زیاد بۆ کاکە گەنجەکەش بەتونی دەیگرێ یعنی ئێستا من پێ دەڵم دیسان دووبارە دەکەمەوە من لەو 3 هەفتەی ڕابردوو
ژمارەیەکی بەرچاوی گەنجم بینیوە کە لە نەخۆشخانەکان داخل کراون هەمویان تەمەنیان 30 ساڵ کەمترە ئەی بۆ ئەمەیان ئەڵێسی یعنی کەواتە لێرە ڤاکسینەکە زیادەوەی کە پیرەکانمان کە نەخۆشەکانمان لە توشبوون و مردن بەهۆی ڤایرۆسەکە و هیلاکردن بەهۆی ڤایرۆسەکە دەپارێزێ طبعاً لێرە گەنجەکانیش دەپارێزێ بۆیە دیسان دێڵێمەوە ینی وەکو پزیشکێک مەسئول لەسەر ئەم قسەیە و بەرپرسیارم لەوەی کە لێرە باسی دەکەم تکایە هاونیشتمانیانی خۆشەویستی کوردستان تا پێتان دەکرێت تا زووە ناوی خۆتانە بکەکانی تۆمارکردنی ڤاکسینی دیژە کۆڕۆنا وەربگرن بڕوان پێ بکەن ئەمە قسەی من نییە قسەی زانستی هەموو پزیشکانە هەموو زانایانی ئەم بوارەیە کە ڤاکسین و پرۆسی ڤاکسینیشن تاقا ڕێگای ئەمانە و هەر ئەمەیە دەتوانێت کۆنتۆلی ئەم ڤایرۆسە نەگریسە و لێکەوتە ناخۆشەکانی ڤایرۆسەکەمان بکات. زۆر باشە دکتۆر زانا زۆر بە جوانی ڕوونت کردەوە سەبارەت بە ڕاستیە زانستیەکان و تەنانەت لە ڕووی لۆژیکیشەوە باست کرد بەکارهێنانی ڤاکسین زۆر سپاس بەڵام چەند پرسیارێکی کورتمان ماوە لە کۆتاییدا کە زۆر هاوڵاتی دوای ئەوەی کە بۆ نمونە قسەکانی جەنابتی گوێ لێبێ لەبارەی ڤاکسینەوە لە ڕاستیەکان تێگا ڤاکسین چییە بۆچی بەکاردێت چی بکەین و دەزانێت سەلامەت و وەک لە کۆتا ڕێنماییشدا باست کرد کە هەمومان پێویستە هەوڵ بدەین و چنگمان بکەیەوە خۆمان بکوتین بەڵام چەند پرسیارە دێتە ئاراوە کە زۆر کات کراوە و هەندێک جاریش وەڵام وەرگیراوە بەڵام ئەمەوێت لێرەوە بە فەرمیە وەڵامانە بدەینەوە باز لە تەمە نەکرێت ئایا مناڵەکانیشمان بکوتین یاخود ڤاکسینەکان بۆ تەمەنی خوارەوە تا چەند ساڵ وتراوە دەبێت سەروی چەند ساڵەوە بکوترێ ئەی لەسەرەوە ئایا کەسی زۆر پیر و پەکەوتە پێویستەکە ئایا ئەو کەسانی کە بۆ منەوە ئافرەتانی کە حملیان هەیە ئەمانش ڤاکسین وەربگرن یاخودنا ڕەنگە بڵێ ڤاکسینەکان بۆ نمونە ڕێنمایی زانستیان لەگەڵایە بەڵام هاوڵاتیان دەیانەوێت لە زاری پزیشکێکەوە بە ڕوونی وەری بگرن ئایا ئافرەتی حامیلەش پێویستەکە وەری بگرێ ئەو ئافرەتانی کە شیرەدەن بەڵێ زۆر سواز پرسیارەکە چەند بەشێکە من یەک بێگە وەڵامی دەم یەکەمیان ئەو ڤاکسینانێکە تا ئێستا بەردەستن لە کوردستان باسی دەکەم ئەوەی کە ساینۆفارم و کە ئەسترازێنیکا هەردووچیان ئەڵێن لە تەمەنی 18 ساڵی کەمتر نادرێت چونکە داتای تەواویان بەردەست نییە مانای ئەوە نیە ئەمە ناتوانانی بە تەواوی بیلەی نەخێر لە کۆلینەوەکان بەردەوام و لەوانەیە لە داهاتوودا لە چەمانگەکی داهاتوودا لە سەرمنداڵانش تاقی بکرێتەوە و باسیش بکرێت بەڵام ڤاکسینی فایزەر ئەو جۆرەی ئەمریکیەکە کە ئێستا ئەمڕۆ باس کرێکە ڕێکخراوی دروستکەری کۆمپانیان دروستکرد داوای ڕێگەپێدانی کردووە لە ئاژانسی دەرمانی ئەمریکی بۆ ئەوەی لە منداڵان نێوان 12 بۆ 15 ساڵیش بەکار بێت بەڵام تا ئێستا ئەوەی لە کوردستان هەیە بۆ تەمەنە بەکار نایەت بەنسبەت پرسیارەکەی ترێت ئایا تەمەنێک زیاتر سودمەند دەبن لە بەکارهێنانی طبعاً هەموو تەمەنەکانی زیاتر لە 18 ساڵ دەتوانن وەریبگرن بەڵام بە تایبەتی ئەوانەی کە لە 6 ساڵ بەسەرەوەن ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانەی کە چەند نەخۆشییان هەیە کە لەوانەیە بەهۆی ئەو نەخۆشیەوە لێکەوتە توندەکانی نەخۆش ڤایرۆسی کۆڕۆنا لە سەریان دەربکەوێت بە تایبەتی ئەوان لە سەر 6 ساڵوان نەخۆش درێژخایانیان هەیە ئەوەی کە باسی ئافرەتی دووگیانت کرد تا ئێستا ئەوەی کە باس دەکرێت تەنها ئەو ئافرەتە دووگیانانە دەتوانن ڤاکسینەکە وەربگرن کە خۆیان لە شوێنێکی ترسناکن یان ڕوبەڕووی ئەم ڤایرۆس بۆ نمونە ئەوانەی پزیشکە و کارمەندی تەندروستیە و لە نەخۆشخانەکان داوامەکات کادرێکی تەندروستیە یانش ئەو ئافرەتە دووگیانەی کە خۆی نەخۆشی درێژخایانێکی توندی هەیە یان ترسناکی هەیە کە لەوانەیە بەهۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆڕۆنا تووشی نەخۆشیەکە بە توندی بگرێت ئەمە لەبیر نەکەین دووگیانی خۆی لە خۆیدا لە نەخۆشی کۆڤید-19 بە حاڵەتێکی ترسناکدانێت دواتە ئەوانەی کە دووگیانن مەترسیان زیاترە لەوەی کە تووشی نەخۆشیەکە بە توندی بگرن دوێنێ من لە مەقالەیەک لە یەک لە گۆڤارە زانستێک باوەڕپێکراوەکانی ئەمریکا خوێنمەوە کە زۆربەی پزیشکانی ئەم وڵاتە بەتایبەتی پزیشکانی ئافرەتان و لەدایک بوون لە کۆمەڵی پزیشکانی ئافرەتان دایکبوونی ئەمریکی داوای ئەوەیان کردووە کە ڤاکسین بدرێتە هەموو نەخۆشیێکی دووگیان بە تایبەتی ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە یان ئەوانەی کە باسم کرد کادری پزیشکین یان پزیشکن و یان کارمەندی تەندروستی ئەوانەی کە شیردەرن بەڵێ شیردەر هیچ کێشەی نیە لەگەڵ ڤاکسینەکە هەموو ڤاکسینەکان ئەوانەی کە دایکی شیردەر ئەتوانێت وەری بگرێت زۆر باشە دکتۆر زاناوی دەمێنێتەوە کۆمەڵێک نەخۆش هەن کە نەخۆشیە درێژخایانەکەیان لەو نەخۆشیانەیە کە پێی دەوترێت ئۆتۆ ئیمون دزیز واتە و نەخۆشیانەی کە بەهۆی هەڵە و زیاد چالاکی سیستەمی بەرگریەوە دروست دەبێت کە زیاتر بە نەخۆشی ڕۆماتیزمیەکان ناسراون بە تایبەت بۆ نمونە نەخۆشمان هەیە کە بۆ نمونە بە نەخۆشی بەهجەت یا بە یەکێکی دیکە لەو نەخۆشیانی کە بەهۆی سیستەمی بەرگریەوە ڕوئەدات دەستنیشان کراوەوە لەسەر کۆمەڵێک دەرمانە ئەم دەرمانانە وەک جەنابیشت ئاگاداری پیان دەوترێ ئیمون سوپرێسان یاخود با بڵێن ئەم دەرمانانە بە گشتی سیستەمی بەرگری ڕادەگرن یاخود لاوازی دەکەن چ لە ستیرۆیدەکان بگرین
یاخود ئەو دەرمانانی دیکە کە ڕاستەوخۆ سیستەمی بەرگری لاواز دەکەن. ئەم نەخۆشانە لێرەدا لەباری ڤاکسینەکانەوە هیچ وتراوە ئایا بۆ کۆڕۆنا زیاتر مەترسیان هەیە لەبەرەوەی لەسەر ئەو دەرمانانن یاخود پێویستە دەرمانەکانیان ڕابگرن یاخود ڤاکسینەکە وەربگرن سەلامەتە؟ زۆر سوپاس پرسیارێکی زۆر بەجێ بوو. تەبعاً بەهۆی ئەوەی کە بەشێکی زۆری دانیشتوانی هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە خانمان ئەم نەخۆشە درێژخایانیان هەیە، ئەوانەی کە ڕۆماتیزمە و گورگە سوورێ و نەخۆشی بەزەت و یان نەخۆشیەکانی تر. تەبعاً ئەو منەوەی کە باسی دەکەم داتای دەقیقەکانی سنتەری پاراستی نەخۆشیەکانی ئەمریکا و ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەتا بڵێن ئاژانسی دەرمانی ئەوروپی کە باز دەکرێت هەموو ئەو نەخۆشانەی کە نەخۆشیە ئەوتۆ ئیمیونەکان واتەوانێک کە بەرگری لەشی خۆیان دژی لەشی خۆیان کار دەکات یان ئیش دەکات، باسی ئەویان نەکردو کە ناتوان ئەو ڤاکسینەوەگرن. بەعکسەوە زۆربەی کۆمەڵە پزیشکیەکانی سەر بە نەخۆشیە ڕۆماتیزمیەکان و نەخۆشیە ئۆتۆئیمیونەکان باسی ئەوە دەکەن هەموو نەخۆشەکانە ئەتوان ئەو ڤاکسینەوەگرن، بەڵام داتایەکان تا ئێستا کەمن، بە تایبەتی لەو کەسانێک کە ئەمێ پێڵێن کە بایۆلۆجیکەل تێراپی یان چارەسەری بایۆلۆژیەوە دەگرن یان ئەو چارەسەرانەوە دەگرن کە بەرگری لەشیان دادەبەزێنێت. تا ئێستا قسەیەکی یەکلاکەرەوەی گشتگیر تا ئەم دقەیە نییە، بەڵام زۆربەی وەکو باسم کرد ئەوانەی کە پێیان ئەکسپێ دواتە شارەزایانی ئەو بوارە دەڵێن لە دوو کاتە نەخۆشی کەسێک ناتوانێت ڤاکسینی کۆڤید-19 یان ڤاکسین دژە کۆڕۆنا وەگرێت. ئەو کەسێک کە لە یەکەم دۆزە حساسیەکی زۆر توندی بە ڤاکسینەکە هەیە، یانش ئەو کەسێک کە خۆی ئێستا لە نەخۆشیەکەدایە واتە تازە تووشی نەخۆشی کۆڤید-19 بووە، لەم دوو حاڵەتە بە هیچ شێوەیەک نابێ بدێت. بەڵام لە حاڵەکانی تر هیچ باز نەکراوە، واتە ئەو نەخۆشیانە کە تۆ باسی دەکەی دووگیانیە، نەخۆش درێژخانەکان، نەخۆشەکانی شێرپەنجەیە، نەخۆشەکانی ڕۆماتیزمیە، دەمێنێتەوە سەر پزیشکی تایبەتمەند بەو بەشە یان ئەو پزیشکانی تایبەتمەند بۆ بەشەکە باسی دەکرێت یان ئەو کۆمەڵە پزیشکانی تایبەتمەند بەو بەشە بۆ وەرگرتنی ڤاکسینێک. بەڵام بە شێوەیەکی لۆجیکی باس بکەین، کەسێک کە نەخۆشی ڕۆماتیزمی هەیە لە هەمان کاتدا عیلاج وە دەگرێت کە عیلاجەکەشی دیفاعی جسمیان بڵێن بەرگری لەشی دادەبەزێنێت. طبعا ئەو کەسە زیاتر معرض دەبێت کە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بێ بە توندی. ئەم ڤاکسینانێک کە ئێمە لێرە دەیبینین بە تایبەتی ڤاکسینانێک کە هەیە کە بریتێ لە ڤایرۆسێکی ناچالاک کراوە، یعنی ئەو ڤاکسینێک کە دەدرێت ڤایرۆسی کۆڕۆنایەکەیە دەدرێتە کەسەکە بڵام ڤایرۆسەکە کوژراوە killed or inactivated یان کوژراوە یانش ناچالاک کراوە. خۆی ڤاکسین بە هیچ شێوەیەک نابێتە هۆی دروستکردنی نەخۆشیەکە لە ئەو کەسێک کەوری دەگرێت. یعنی من ئەگە بەلۆژی بیر بکەمەوە ئەگەر کێشەی تر لە ڤاکسینەکە نەبێت نەخۆشی ئۆتۆئیمیونەکە ئێستا ماوە ئەو بسەلمێنرێ وەرگرتنی ڤاکسینەکەم بە شتێکی باش بە شتێکی زۆر زانستی شیاوی دەزانم، وەرە من لەو مەرحەلەیە نیم و لەو قۆناغە نیم ئەم قسەی بکەم، بەڵام شێوەیەکی لۆجیکیە من لە زانستی پزیشکی کە دەبینم و دڵنیاشم لە داهاتوێکی زۆر نزیک هەموو ئەم نەخۆشانش کە نەخۆشی ڕۆماتیزمی یان دژە بەرگری خۆییان هەیە دەتوانن ڤاکسینی کۆڤید-19 وەربگرن. زۆر باشە. بەڕێز دکتۆر زانا جەمالەدین دزەی پزیشکی پسپۆڕی نەخۆشیە هەناویەکان کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ ئامادەبوونت. خۆشەویستان سپاس بۆ باش هەربژین. زۆر سپاس. بەرنامەی تەندروستی ئەم شەویشمان پێشکەشکردن بۆ هیوایی کە بەهۆی کوتانەوە هەمومان پارێزراو بین لەم نەخۆشیە و لە داهاتوویەکی نزیکدا مرۆڤایەتی ڕزگاری ببێت لەم نەخۆشی هەرچەندە بەداخەوە. من بڕیار بوو کە میوانێکی دیکەم هەبێت کە چەند خولەکێک دکتۆر ئاراس کامەران ڕای تایبەتی خۆی بڵێ لەسەر ڤاکسینەکان کە هەمان وتەکان دەبوو بە دڵنیاییەوە کە ئەویش هانی هاوڵاتیانی دەدا لەوەی کە ڤاکسینەکە سەلامەتەوە پێویستە وەری بگرن، بەڵام بەداخەوە پەیوەندیەکە بەردەست نەبوو. خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکەی تەندروستی خواتان لەگەڵ.